بڕیارماندا بە دوای خاوەنەکەی دابگەڕین لەوەیە کابرا ئیشی پێبیان بۆ حەمەلیاتێکیان بۆ ئیشێکی زەرور بێ بالفعل وەش بوو کابرا کاتوتی وەڵام هەموو میراتی خوشکەکانم بوو عەرزشمان فرۆشتووە. لە لۆفەکانی زینی وەرتین لێرە چیرۆکێکی جیاواز و سەرنجڕاکێش هەیە لێرە لەم چایەخانە خاوەنی ئەم چایەخانەیە کە گەنجێکی وەرتەیە بڕەپارەیەکی زۆرە دۆزێتەوە لێرە ئەگەر دیمەنەکانتان نیشان بدەین لێرە لە نزیکی چایەخانەی بڕەپارەیەکی زۆرە دۆزێتەوە دوای دۆزینەوەی بە دوای خاوەنەکەیدا ئەگەڕێت و پارەکە ئەگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی جا کاگەندام ئەو گەنجەیە کە پارەکەی دۆزیوەتەوە با گفتوگۆ لەگەڵ ئەو بکەین کاگەندام سڵاوت لێبێ باسی ئەوم بۆ بکە ئەو کاتێک کە پارەکەت دۆزیەوە ڕێک لەو کاتەیە بیرت لە چی کردەوە سەرەتا کە پارەکەت دۆزیەوە؟ سەرەتا بەخێرێن وەڵای یەکەم جاکە پارەکەم دۆزیەوە جانتایەکەم دۆزیەوە نەمەزانی بڕەپارێکیەوە نەزۆرە وتم لەوانی هەر دەوری 6 بۆ 7,000 بێ بەس دوای کە سەیرم کرد و بینیم وەرەقە و دۆلاریتیان ژماردم دوو دەفتەر و 37 وەرەقە بوو یەکەم جا فکرم لەوە کردو هەر پێشەوەی کە دەستی بۆ بەرم یەکەم قسەمەوە بوتم یاخوا حرامی من بێ و حەڵاڵی کابرا بێ بەس بۆی بەدەستی بگەێنمەوە. جگە لەو دۆلارێک کە تێدا بوو پارەی دیکە شتێدا بوو؟ بەڵێ ئارە وڵات پارەی دیکە شتێدا بوو تقریبای دوو دەفتەر و 30 وەرەقە بوونەوەی تریش هەمووی دینار بۆ هەزاری خۆمان بوو پاری خۆمان. چۆن بە دوای خاوەنەکەیدا گەڕای چۆن دۆزیتەوە؟ وەڵایی بە دوای خاوەنەکەیدا لە هەموو پەیز و ئەکاونتەکانە بڵاومان کردووە لە زۆربەی کەناڵ و شتەکانە بڵاومان کردەوە ئیتر دیار بوو بە ڕۆژی دواترە 12 کاتژمێری بەسەرا چوو نەچوو بەو کاتانە کابرا هاتەوە بۆی. وتی کابرا چۆن بوو؟ وەڵایی یەکەم جا کابرا هاتوێرە وتی بڕەپارەیەکم بزر کردو میش یەکسەر نەبوو من دۆزیومەتەوە زوو گومانم بۆ چووکە پارەکەی ئەوە وتی بڕەپارێکی زۆرم بزر کردووە منیش وتم ناونیشان و شتەکانی بڵێ بەشکم ئەگەر کەسێک دۆزیتەوە ناونیشانەکانی وت زانیم وتم ئەوە ئەوەی کردووە هی ئەوە پارەکە. هەستی ئەو کاسە چۆن بوو کات لێرە پارەکەتدایەوە؟ وەڵایی هەستێکی لەخوا بە زیابی دڵی ئەوم خۆش کرد خوای ئینشاڵڵا دڵی هەمومان خۆشە کاسێکی زۆر خۆشیە بوو باوەڕکە شۆک بوو ئێستاش ئەڵم هەر لە شۆکدایە لەبەرەوەی کابرا دوو دەفتەر و 37 وەرەقە بزرکە لەو سەردەمی ئێسادا کم ویە بەدەست سایبەکەی بکاتەوە. باشە بۆ تۆ چۆن بوو کە پارەکەت دۆزیەوە چۆن بوو بڕیاری ئەوەتدا کە یەکسەر بە دوای خاوەنەکەی دابگەڕی؟ وەڵایی بە دوای گەڕانی خاوەنەکەیدا سوپاس بەو خوای تا ئێستا حراممان نەخواردووە نانی حراممان نەچۆتە ناو قوربانەوە و نەمانداتە ماڵ و مناڵیشمان بڕیارماندا بە دوای خاوەنەکەی دابگەڕین لەوەیە کابرا ئیشی پێبیان بۆ حەمەلیاتێکیان بۆ ئیشێکی زەرور بێ بالفعل وەش بوو کابرا کاتوتی وەڵام هەموو میراتی خوشکەکانم بوو عەرزشمان فرۆشتووە. ئەو پارەیەکی زۆر بوو ڕەنگە بۆ تۆش کەسێکی کاسبکاری گەنجێکی ڕەنگە تەواوی ژیانی تۆی گۆڕی باە پارەکە ئەو ئەرێ وڵات تەواوی ژیانی منە گۆڕی لەبەر من گەنجێکی کاسبم بۆ نەبێ بڵێم ئەوەیە لە مەحاناتێکی خراپی ژابووم بەڵام هەر دەستم بۆی نەبرد زاڵ بووم بەسەر نەفسی خۆمدا نەمهێش شکۆ و متمانی خۆم بشکێنم مام لە ناو بنە ماڵی خۆم لە ناو خەڵکەکەی خۆشمدا دەست بەسەر شەیتان ئازاڵ بووم دەستم بۆی نەبرد دەناوەڵای وەکو پێویست ئەرۆڵا پێویست بوو پێویستم پێی بوو بە پارەکە بمتوانی بەکاریشم دەنا کەسی جاگای لێنەوە چونکە بەتەنیا بووم. شوێنەکە شوێنەشی چۆڵەوانیە نە کامێرەی لێنە کەسی لێنێ و نە کامێرەشی لێ ئەم توانی سەرفیکەم بەدڵی خۆم بەڵام یەکەم لەو خۆیان ترسام و دۆمی ژوژدانی مرتاح نابوو هەتا ئەمام هەر بەو داخۆ سەرمەنایەوە. دەستخۆش بە کاگەندا وەکو باسم کرد ئەندام ئەو گەنجەی وەرتەیە کە لێرە لەم دوکانە بچووکەدا خەریکی کار و کاسبی خۆیەتی لێرە لەم دوکانە بچووکەدا کە بە لایلۆن دروستی کردووە چای ئەفرۆشێەوە ئەو گەنجە خێزاندارە خەڵکی وەرتێ تازە نزیکەی ساڵێک ئەبێت ژیانی هاوژینی پێکهێناوە ئەو گەنجە ڕەنگە لە ڕووی مادیەوە زروفی وەکو پێویست نەبێت ئەم پارەیە کە نزیکەی 25,000 دۆلارە بێت هەر بە تەواوی ژیانی ئەو گەنجەی ئەگۆڕی ئەبوو بە خاوەنی ماڵ و مڵک و سیارە و کاسبی و کارێکی باشتریش بەڵام ویژدانی و دەستپاکی ئەو گەنجە ڕێگەی نەداوە کە دەست بۆ ئەم پارەیە باو هەر بەزووی بۆ خاوەنەکەی گەڕاندۆتەوە.